المعذرة هەگەوامت پەپوو گەورەمەند و ژنێکە ئێزدیە و ژمالباتە خۆ بتنی مایول ناڤاکەم پاسەردەش تێدە دمینێ کەسێ مەکە زوو تنێ منەمت گرینم خۆ ڕەزیلیا خۆ هەرێبی خۆرەی بیرامت دێن نەکە دیمل بیرامت دیمل سێ کوڕ و کەچکا وێ لە پەقینێ نەحیا گرعزێر و کۆمەلگەها سیبا شێخدرێ گیانی خۆش دەستدان لە ساڵا 2007 مال بوونا نەسان نەکوشتن هەکەل مالمە نەچوونا نەقاوێ نەدان نەکوشتن بتنی کوڕێ وێ تەمەەن 28 ساڵی بناوێ بەرەکات مابوو ساڵا 2014 ژالیە داعشێ هاتە کوشتێن چوو دەرزیا خۆ خۆبرە و عیالێ خۆ کەچوو کوڕێ خۆچوون یەکەش هەر شاران مڤانەگەڕیا الورها نەکوشتن جینارێن بانی بانی ماکردن بانی ما ئەزوو سەلامێ خۆل مالون گۆلا مالەوە خەراب و زارۆزەها نەکوشتن ئەوژی مدیب ئالی دەچوو مدی ئەوژیب ئالی دەچوو ئەوژیم برد خۆل بێ فەرمانێ کوڕێ بەرکات ئەوژی بڕێ بەهاتە کوشت ئەوێن بتنی سەبرا دلێ وێ پێدێ و بیرهاتن ناسنامێن بارێ کەسایەتین زارڕۆکن ئەوێنە بەلێ حکوومەتە عێراقی زارڕۆکن گەورەی وەکی شەهید هیچ قبول نەکرینە حکوومەتە عێراقی هیچ تشتێکیش مڕە نەکردنە و قبول نەکرینە و شەهیدێن مە قبول نەکردن مڕە تشتێک پێ نەدانە ئەمانین بە شێخمەندانین شوقەکەی بە شێخمەند نادە ڕۆژە وقوتن قو ديسانة كداشي أم ديسان رافين أم هاتنا بس شيء بالقاسم ذكاري شيء بالقاسم بخير وآخر كيف جمشونا منطقة شمال جار جاران جیران ji bo evê pîrê nan dihînên سەرەڕایی تنێتی و نەهامەتیا وێ ئەوێ نەخۆشییا شەکر jî heye û barê jiyana wê bi zehmettir ketiye xelka Nehya Girezêra ser bi qezaya biaciva evdehan jinên êzdî bi tinê û bê kes û kar mayîne ji ber teqînê Nehya Girezêr û Komelgeha Sîba Şêxidrê û karasata sê meha tebaxa sala 2014 ewa zêdetir ew jin pê dihêşin mawika dirêj li nava kempa de jiyanê derbas dikin. Tehsîn Qasim, Rûdaw, Kempa Serdeştî.